ئێوارەتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەم ڕۆژ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق بڕیاری ناردنی موچەی نەدا بۆ لەبەرەوەی تاوەکو ئێستا هەرێمی کوردستان نەوتی ڕادەست نەکردووە ئەو 120 میلیارد دینارەی کە قەرار بوو بخرێتە سەر قاسەی وەزارەتی دارایی ئەوەش نەکرا. بۆیە لە کۆبوونەوەکە هیچ بڕیارێک نەدرا. بەم پێیش بێ تاوەکو هەفتەی ئایندە دەبێت موچەخۆران چاوەڕێی هیچ هەواڵێکی ناردنی موچە لە بەغداوە نەکەن، چونکە لەوێ بەهۆی چلەی ئیمام حوسێنەوە پشووە و تاوەکو یەکشەمەی داهاتوو دەوامی فەرمی ناکرێتەوە. بەڕاستی ئێمە هەر لە زووم ینی من خۆم لە بەرنامەکەم لەم یەک دوو شەوی ڕابردوێشدا هەر باسیەوەم کە تاوەکو ئێستا هەولێر و بەغدا بەڕاستی نزیک نین لە یەکتریەوە، ڕێکەوتنەکان کێشەی تێکەوتووە. ینی تەنانەت دوێنێ باسیەوەم کرد کە خاڵی نوێ هاتووەتە ناو ڕێکەوتنەکانەوە، باس لەوە کرێت دەبێ و 800,000 فەرمانبەرەی کە لە بەشدارن لە هەژماری من بدرێ بە وەزارەتی دارایی ئەوانیش تەسلیمی بانقی ڕافیدێنی بکات. یانێ ئەمە یەکێکە لە داواکاریە نوێەکان. هەروەها قسەیش لەسەر ئەوە کراوە کە دەبێت کۆی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان دەبێت لە 150 ڕادستی بەغدا بکرێت کە لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت تەنها لە 150 داهاتی فیدراڵی ڕادەست بکات. بۆیە ئەمانە ینی بەڕاستی گرفتن تاوەکو ئێستا نەگەشتوونەتە هیچ ڕێکەوتنێک. بەم پێیە بێت ڕەنگە لە کۆتایی مانگی هەژدا ینی گفتوگۆکان ئەنجامێکی هەبێ، بەڵام ئەمەش چاوەڕوانکراو نییە. بەڕاستی بەغدا پێداگرە لەسەرەوەی کە دەبێت نەوت ڕادەست بکرێت لە ڕێگەی سۆمۆ هەناردە بکرێت، داهاتی نانەوتی ڕادەست بکرێت، ئەو کاتە بڕیار لە ناردنی موچە دەدرێت. ئەمەش دۆخی هەڵکی هەرێمی کوردستان و بەڕاستی موچەخۆران خراپتر دەکات لەوەی کە ئێستا هەیە. لەگەڵ کۆمەڵێک بابەتی دیکە من ئەم شەو بەڕێز محەممەد حاجی مەحموود سکرتێری پارتی سۆسیالیست دیموکراتی کوردستان لە گوڵەخانەوە میوانمە بە خۆشحاڵیەوە. کاک محەممەد بەخێر بێن بۆ زووم. پێشەکیەکەی من ئەگەر گوێت لێ بوو بێت ینی بەڕاستی خەڵک چاوەڕێیە کرد ئەم ڕۆژ سوودانی بڕیارێک بدا لەسەر ناردنی موچەی مانگی شەشی موچەخۆرانی هەرێمی کوردستان، بەڵام هیچ بڕیارێکی نەدا. پێشتر جەنابەت ینی لە زۆربەی چاوپێکەوتنەکان هیچ ئومێدێک بەم بەغدای ئێسا و ئەم ڕێکەوتنانە نییە، بەڵام دەبینی ئێستاش بەڕاستی ئەم ڕێکەوتن و گفتوگویانە هیچ دەرەنجامێکی نییە. هۆکارەکە چییە؟ ئایا پابەند نەبوونی هەرێمی کوردستانە بەو ڕێکەوتنە یاخۆت عێراق بیانوەگرێ؟ فەرموون. زۆر سوپاس کاک سامان. لە ڕاستیا ئەم موچە و بوجە و ئەوانە کە بووەتە هەموو شتی ڕۆژانەی خەڵکی کوردستان بە تایبەتی و ڕاگەیاندەکان من پێم خۆش نییە قسەی لەسەر بکەم، چونکە هیچ پەیوەندێکی بە منەوە نییە. من نە لە وەزارەتم و نە لە حکوومەتم و نە لە بەغدام و نە لە هەرێم و لە هیچ شتێ نیم و هیچ معلوماتێکشم نییە لەسەر بوجە و موچە و ڕێکەوتنەکان و ئەڕۆن و بەغا و دێن و ئەمانە ئەکەن. بەڕاستی من هیچ ئاگام لەمانە نییە. ئەمانە لە بینی چەند کەسێکا سەریان کردەوە بە یەکا بۆ خۆیان، نازانم چۆنە، پێم خۆش نییە قسەی لەسەر بکەم. زۆر باشە. من پرسیارەکەم بۆ جەنابەت کاک محەممەد، پرسیارەکەی من بۆیە بۆ جەنابەتەوە قسەکەی جەنابەت دروستە، ینی لە ڕۆ داراییەکەوە ئەمە پەیوەندیدانێ بەس لە ڕۆ سیاسیەکەی و قسەکردێک. بەڵە فەرموو. بەڵێ با ئەوەی خۆم تەواو بکەم. لەو ڕۆژانەدا ئەو ژنەوە کۆن پەرلەمانتار بوو، زۆر قسەیەکە دژی کورد، پێم وایە فەتڵاویە سەتڵاویە شتێکی وای ناوە. دوێنێ لەکەش ماوەستا بۆ وایە خۆمە بەردەوام بە قەینا بەردەوام بە فەرموو. باشە بەڵێ لەو دوو سێ ڕۆژەدا بەیانێکی دەرکرد، بەیانێک ئەڵێ ئێمە
بەڕاستی داواکەین کوردمان ناوێ پارە بۆ خۆیان نەوت بۆ خۆیان داهات بۆ خۆیان وازمان لێبێنن وازمان لێبێن بڕۆن کوردستان بۆ خۆیان وازمان لێبێنن من تەیدی قسەی ئەو ژناکەم تەیدی قسەی ئەو ژناکەم قسەیەکی زۆر لە ناخی دڵیەوە هەموو عەرەبی وتووە ڕاستەکە من پێم وایە کورد لەوە زیاتر خۆی زەلیل نەکا بەرامبەر بە بەغدا بۆیە پێویستە ئەو مەوزوعە یەکلایی بکەنەوە ینی ئەوە ژیان نییە ئەوە شکاندنی شکۆی کووردە شکاندنی کەرامەتی کووردە ئەوەی بەرامبەر بە کورد ئەکرێ لەسەر بووجە و موچە و ئەوانە هەموو ڕۆژێک ئەو ینی هەموو ئیشی ئەو میلەتە بووەتە بووجە و موچە ئەی باشە ناوچە دابڕاوەکان ئەی دەسەڵاتی کوردی ئەی مەسەلەی ژیانی خەڵکی کوردستان ئەی حکومڕانی ئەی هەرێمی کوردستان ئەی پەیوەندیەکان ینی هەموو ئەمانە لە یەک شتاکۆ بووەتەوە لە ڕاستیە ئەوە حەقیتر لەم مەوزوعەدا ڕابگیرێ من چەند جارێکی داوام کردووە ینی حەقە ڕابگیرێت ینی ئەو زەلیلی و داماویە قوبوڵ نەکرێت من پێم وایە خەتاکان هەمووی بەغایە ینی هیچ خەتای کوردی تیا نییە چونکە کورد هیچی نەماوە هەمووی تەسلیم کردووە ئەوەی کە هەیەی تەسلیمی کردووە بەڵام بە فعلی تەسلیمی نەکردووە کاک محەممەد ینی باشە خۆ ئەوان نەوارسمانن نا باپیرەمان کاک سامان ئەوە هیچ شتێک نەماوە تەسلیم نەکرێ حکوومەتی عێراقی نەوارسی کووردە نە باپیرەمانە نا هیچ شتێکی بە حەقی بەسەرمانەوە هەبێ ئێمە وڵاتی خۆمانە خاکی خۆمانە نەوتی خۆمانە نیشتمانی خۆمانە قسەمان جیاوازە ڕەنگمان جیاوازە ئەرزمان جیاوازە حیواناتمان جیاوازە ناوچەمان جیاوازە بەرد و دارمان هەمووی لەگەڵ ئەوانە جیاوازە خۆی ئەمە بووە ئەنی لە قورئانە هاتووە ئەوان مەسئولی ئێمە بن بۆ لەبەرەوە من پێم وایە ئەوان زڵمان لێەکەن ئەوان ئەیانێت میلەتەکەمان زەلیل بکەن ئەوان ئەیانێ ئەو هەرێمە کە هەیە بە زیادی ئەزان و نەیەڵن وێ من پێم وایە خەتایی ئەوانە من چەند جارێکی باسم کرد لە کاتی شەڕی داعیشە پارەی داعش ئەنی پارەی مووسڵ و تکرید ئەنێرا تەسلیمی داعیشە کرا بۆ مەعاشی خەڵکەکە تەسلیمی داعیشوان ئەگەر من لە خۆم لەوێ بووم مەکتەب خالیدمان بە ساترەکەمان بە شۆفڵە کردەوە بە ترەیلە تەسلیمی داعیشوانە کرد باشە کورد ئەوەنە خراپترە لە داعیش ینی بۆ مەسەلا مامەڵی لەگەڵا بکرێ بۆ لەسەر بۆ خەڵک برسی بکرێ ینی ئەو کێشەی لەگەڵ حیزبێکە هەبێت لەگەڵ دوو حیزبا لەگەڵ هەتا حکوومەتی هەرێمە میلەت بۆ برسی بکرێت من تێ ناگەم لەبەرەوە خەتایی ئەوانە و بە هیچ شێوەیە خەتای کوردیتیانە کاکە حەمە ئەگەر خەتای بەغدایە ئێوە بۆ هەمووتان ڕووەکەنە بەغدا بۆ بایکۆتی سیاسی و هەڵبژاردن ناکەن خۆ جەنابیشت بۆ نمونە لە مەڵبژاردنە لیستت هەیە پێشتریش تۆ پێشنیارێکە کە بکشێنەوە لە بەغدا من ڕووم نەکردوتە بەغدا مەسەلەی هەڵبژاردن ئەوە شتێکە کە هاتووە وەکەوەی وایە هەمووی کەس لایەنەکان هاتوون من جەگەتیان دەبم ڕەنگە بڵێن بۆ ئەوانی تێدا نییە بۆ ئەوانی تێدا نیە لەبەرەوە تەنها ئەوەیە ئەڵێ وەکو کوردە ناموسی لەناو ئەو لیستا هەم ئەینە نە باوەڕم بە لیستەکە هەیە نە باوەڕشم بە عێراقەیە نە باوەڕم بە پەرلەمانەکەشی هەیە نە باوەڕم بە حکوومەتەکەیشی هەیە ئەسڵەن باوەڕم بە لە حەمرین بەو دیوا خۆم بەغەری بەزانم لەبەرەوە ئەمە ڕێی خۆمە بە هیچ شێوەیە من عێراقیش نیم خۆشم بە عێراقی نازانم بەڵام ئەوەی ئیستا وەزعێکە هاتووە باوەڕ بکە ئیستا پەساپۆرتەکەی عێراقم پێ ئەڕۆمەرە وڵاتێ ئەڵێ عێراقی شەرمەکەم ئەنی پەساپۆرتی وڵاتێکم دەستکەوێ هی عێراقی هەڵ ناگرم لەبەرەوە ئەوەی عێراقی کا لەگەڵ ئێمە کیمیاوی لێداین ئەنفالی کردین کوردستانی کوردستانی وێران کرد هەموو ناوچەکەی تەخت کرد ڕەحمی بە مەدرسەی مناڵ نەکرد ڕەحمی بە مزگەوت نەکرد ڕسمی بە خۆشخانە نەکرد ئەم وڵاتەی وێران کرد ینی ئێمە هێشتا ئێمە ئەو بێت شەڕمان پێ بفرۆشێ هێشتا ئێمە ئەوە نیو قەرن زیاترە لە خەبات داین شەهید دەدەین لە حکوومەت لە دوای حکوومەتی ئەم وڵاتە
ئێستا ئەوانە هاتوونە سەر حازری ئەمریکا ڕووخانیەتی هاتوونە سەر حازری چیانەوێت لە ئێمە خوێنمان بگرن لە ناومان بەرن چیانەوێت زۆر باشە کاکە حەمەجا خۆ تۆ باس لەو عێراقاکەی و هەموو ڕەخنێشی لێگری بەڵام خۆ بەشێکی پۆستەکانی عێراق بەدەست کوردەوەن کورد بەڕێوەیە بە ئەوە سەرۆک کۆمارەوە جێگری سەرۆک وەزیرانی عێراقە ئەوە چەند وەزارەتێکت هەیە بەڕێوبەری گشتی تەیە جێگری سەرۆکی پەرلەمان تەیە کەواتە ئەگەر عێراق بەم جۆرەیە مامەڵە لەگەڵ ئێماکە ئەی بۆ ئێمە بەڕێوەیە بین یا بەشدارین لە بەڕێوەبردنەکەیە ئەوە ڕەنگە ڕێی ئەو برادرانە بێت ڕەنگە ڕێی ئەوانە بێ کە بەرژەوەندیەکانیان لە بەغدا بێ ڕەنگە بەرژەوەندیان لێ بێت لەبەرەوە من لەگەڵ ئەوانە نیم بە هیچ شێوەیەک و من هەر عێراق بە شتێکی جیاواز دەزانم ینی عێراقێک هەچی لە دەستی هات بەرامبەر بە کوردکردی ئەوەی کە نەیکرد پێی نەکرا ئەنی تۆ لە 45 ساڵ لە دوای ئەوەی ئەمریکا لە ئیتالیا و لە یابانیدا ئەو هات لە هەڵەبجەیدا کیمیایی لێدا ئەنفالی کردین بردی بۆ بیابانەکانی عەرعەر و حدودی سعودیە بۆی ئەسو برسکەیشی دەستی کورد نەکەوێتەوە هەموو گوندەکانی کوردستانی وێران کرد هیچ شتێکی نێڵە لە وڵاتە ئەمانەش هەمان ڕێچکەی ئەوانیان گرتووە یعنی هیچ جیاوازیەکیان نییە عەرە بەر عەرەبە زۆر باشە ئێستا بۆ نمونە ئەگەر ئێمە یعنی هەر ئەم پرسیارە لە هاوڵاتێکی ئاسایی بکەین لە عەرەبێکی بکەین بڵێن کاکە ئێوە زوڵممان لێەکەن بۆ لە کوردەکەن ئێخۆ ڕەنگە و ڕاستەخۆ بڵێ ئێخۆ سەرۆک کۆمار کووردە بۆ زوڵم لێکە خۆ ئەو پارێزەری دەستوری عێراقە یعنی هەر بالمناسبە لەم ماوەی ڕابردووە جەنابەت سەرۆک کۆماری عێراقت بینی ئەمانت پێوت بەڕاستی بڵێ بۆ قوبوڵیەکەی کە زوڵم لە کورد دەکرێ بۆ نمونە کاری نادەستوری بەرامبەر بە هەرێمی کوردستانەکرێ من کاک سامان ڕەخنەشم لێگرد جەنابی سەرۆک کۆمار لە هەڵەبجە لە هەڵەبجە کە کیمیاوی لێدراوە لە پارێزگای هەڵەبجە دانیشتین عەلەمەکەی کوردستانیان لابرد عەلەمی کوردستانیان لە ناو پارێزگای هەڵەبجە لابرد کە ڕێیجمهور هات من زۆر هەوڵمدا بەڕێز نوخشەخانیشم وت ئەو عەلەمە بێنە داینێ ئەنی عیبم لێ هات کە من هەڵسم جێی وێڵم ئەو عەلەمە بێنە داینێ نوخشەخان محاوەلەی کرد بەڵام مستەشارەکانی دکتۆر هەمویان عەرەب بوون تەنها یەکێکیان کورد بوو نانیێڵە ئەی خۆی بۆ چوونی چی بوو لەسەری معناوی خۆشی ڕازی بووە ئەکەواتەی تر ئێمە بۆ ینی یەخەی کەسێکی عێراقی ینی بە ڕەگەز عەرەب بگرین بڵێنێەوە زوڵمان لێکەن لە کاتێکا ئێمە لە پۆستێکی باڵا سەرۆک کۆمارەکەمان ئامادە نییە ئاڵای کوردستان لە پشتیۆ بێکە لە ناو هەرێمی کوردستانە بە پێی پرۆتۆکۆل دەتوانێت عەلەمی عێراق و کوردستانی لە پشتەوە بێ خۆی بە پێی قانونی دەستوری عێراقی عەلەمی عێراق بۆ هەیە لە سەرانسەری عێراقدا هەبێت لەگەڵ عەلەمی عێراقیە لە سەرانسەری عێراقدا هەبێت بەڵام خۆتان دەزانن 2 هەفتە نابێت 2 هەفتە نابێت لە هەڵەبجە بووین من خۆم لێیە بووم ئەوە بەڕێز محافیز زۆر محاوەلەم کرد لەگەڵ قایم خام هەردووکیان ڕازی بوون کە بێن بیێنن داینێن مستەشارەکانی سەرۆک کۆمار یەکێکیان کورد بوو هەمویان عەرەب بوون نانیێڵە ئەخر من ئەمەوێت لێرە و بڕۆینە ناو ئەو دۆخەی کە ئێستا بەرامبەر بە هەرێمی کوردستانە کرد ینی جەنابەت ئەڵەی بەغدایە مقەسیرە بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان بەڵام لە هەرێمی کوردستانیش ئەگەر دەمی زۆربەی بۆ نمونە پەرلەمانتارەکانی دەروی پارتیەکێتی بکەیتەوە ئەوانەی کە معارضن خەڵکی ئاسایی ئەڵێ هەرێمی کوردستانە موچەخۆرەکانی برسی کردووە تۆ کە قەرارە نەوت ڕادەستکەیت و داهاتی نانەوتی ڕادەستکەی ئەی بۆ نایکەی بۆیش موچە بنێرە کاک سامان من ئەڵێم هەرێمی کوردستان نابێت گلەی لە بەغدا بکە و نابێت داوای پارێز لە بەغا بکە هەرێمی کوردستان باش
هەرێمی کوردستان ئەبێت داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکات. خەڵکی هەرێمی کوردستان مافی لە لای حکوومەتی هەرێمی کوردستانە، مافی لای هەرێمی کوردستانە، هیچ مافێکی لە بەغدا نییە. واتە خەڵکی هەرێمی کوردستان پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان یارمەتی بدات، پشتیوانی لێ بکە، چارەسەری کێشەکانی بکە. بەغدا مەسئولی هەرێمی کوردستان نییە، هەرێمی کوردستان مەسئولی خەڵکی کوردستانە. زۆر باشە. من ئەمەوێ ینی ڕێی جەنابەت بزانم کاتێک هەرێمی کوردستان لە یەکتێگەشتێکی لەگەڵ بەغدا واژۆ کردووە کە ئامادە بووە 120 میلیارد دینار لە داهاتی ناوخۆ بداتە بەغدا، ئەو نەوتەی کە بەرهەم دێجگە لە 50,000 بەرمیلی ڕادەستی بەغدا بکە کە ئامادە بووە ئەمە بکە، ئێستا بۆ نایکە. ئێو کاتەش موچەخۆرەکە ینی بێکێشە مێنێتەوە موچەکەی بۆ دێت کە حەقی خۆشیەتی بەڕاستی. من پێم وایە کاک سامانی شتێ ئیمزا نەکراوە، هەمووی قسە بووە، هەمووی قسەیە، هەمووی دەنها لەسەر شتی ڕۆژانە و لەسەر ڕغبەتی خۆیان قسەیان کردووە. ئەگەر شت ئیمزا بکرێ بابێن بڵاوی کەنەوە بڵێن ئەوە ئیمزا کراوە نەکراوە. لەبەرەوەم پێم وانە شتێک ئیمزا کرابێ لە بینی هەرێم و لە بینی بەغدادا، ڕەنگە هەندێشتی موقت کرابێ، هەندێشتی تایبەتی بینی دوو کەس دوو لایەن دوو حیزب دوو ئەوە کرابێ، بەڵام وەکو ئەوەی کە شتی بنەڕەتی لە بینی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی عێراقدا نەکراوە، نە ئەشکرێت نە هەتایە هەر بەم شێوەیە ئەمێنێتەوە. ئەی باشە بۆ ئەو کاتە یەک دنیا بەتەڵی بۆ دروست بوو ئەم لێک تێگەیشتنە کە موچەی مانگی 5 هات، ئەوتی من چوون بۆ بەغدایە نام، ئەوتی نەوەڵە هەوڵی من بوو، بەڵام ئەوەش نەتیجەکەیەتی. خۆی کاتی خۆشی نازانم 200 میلیارد بوو چەندێ بوو، وتیانەوە لە بەغاوە پارەکە هات. 50 کەس خۆی کرد بە خاوەنی، هەمووی مەسئولی یەکەمی ئەم وڵاتە خۆیان کرد بە خاوەنی و فشیان پێوە کرد. بەڵام کاتێک کە پارەکە هەر نەهات، کاتێک پارەکە نەهات کەسیان خۆیان نەکرد بە خاوەنی و قسەیان نەکرد. ینی بەڕاستی نەهات. ڕەنگە هاوڕابی لەگە منانی لە ماوەی 80 ڕۆژە موچە نەدرا، دوای 80 ڕۆژات لە جیاتی و دای لێبوردن لە موچەخۆرانکەن بەڕاستی لە میدیاکانە کردیان بە هەڵڵا و یەک دنیا پاڵەوانی بۆ دروست بوو کە بە جوود و توانای ئەو هات. ینی ئەمەش هەبوو بەڕاستی. من ئەمەیە پرسیارێ لە جەنابەت کەم کە تۆ ئەڵێ ئێمە ڕوو نەکەینە بەغدا، حەق نییە حکوومەتی هەرێمی کوردستان ڕوو بکاتە بەغدا و هەموو شتێکی تەسلیم بکات. بەڵام ئێمە نەوت خۆت باشە زانی، ینی جەنابەت لە گوڵەخانەی لێوە ڕەنگە باشتر ئاگاداربی ڕۆژانە ئەو هەموو تەنکەرە بە ئەڕوات و بە قاچاق ئەفرۆشێ. داهاتی نانەوتیمان کە ناوخۆیە کەس نازانێت چی لێدێ. بەم دۆخەوە ئێمە توانین موچەی موچەخۆرانی خۆمان بین، کەس نازانێ ئەم پارە چێتە کوێ، وەزارەتی داراڵی خەزیێنەکەی من هیچی تیانە. بەڵێ ئەتوانین. بەچی؟ بەڵێ کاک سامان ئەتوانین بەو پارەی هەرێمی کوردستان موچە و بوجێ هەموو خەڵکی کوردستان بدرێت زیاتری لە بوجەکە. و من ئێمە لە کۆبوونەیەکمان کرد کاتی خۆی لە مایە پێشی سا لە سەلاحەدین، ئەوانەی کە لە وەفدەکا بوون ئەچوون بۆ بەغداوە هاتنەوە 3 ساڵە کە نەتیجەی نەبوو، ئەوان خۆیان حسابێکیان کرد بۆمان 400 نازانم هزار بەرمیل و نازانم چەندێکی خۆیان حسابیان کەوتیان ئەتوانین بەوە بوجە بدەین. ئێمە پێم وتم ئەی بۆ نایدەن پەشیمان بوونەوە لێی. واتە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە باوەڕ بکە کۆ بکرێتەوە بەقەدەر سووریا، بەقەدەر لوبنان، بەقەدەر ئوردون پارە هەیە. ئەنی بەخەوسێ دەوڵەتە دەوڵەمەندە ئێستا. بەڵام حکوومەت ئەڵێ من نەوتەکە شەفرۆشرێ، ئەڵێ هێشتا قەرزاری نەوتم. تۆ شتی وات بینیوە لە دنیا نەوت بفرۆشی زەرەری تیا بکەی؟ بۆ فێڵی کاکی سامان خۆی لە ڕاستیدا ڕەنگە نەوتمان کڕی بێ، ڕەنگە نەوتوان کڕی بێ ئێمە بۆیەوە قەرزار بووین لەسەری. بەڵام لەگەڵ هەموو ئەوانەدا
من پێم وایە خەڵکی کوردستان حکوومەتی عێراق بەرپرس نییە لێی حکوومەتی هەرێمی کوردستان لێی بەرپرسە واتە خەڵکی کوردستان بەڵام بە پێچوانەی قسەی تۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە عێراق بەرپرسە لەوەی من هەرچی کە موچەی ئێوە نانێرێ کوردستانەکەم نا حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە حکوومەتی هەرێمی کوردستان چونکە من بەغدا بەهی خۆم نازانم بەغدا بەهی خۆم نازانم کە بەغدا بەهی خۆم نەزانم ماناوێ حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە من لە چەند ئەو کاتە مالیکی سەرۆک وەزیران بوو سەردانم کرد دووسێ کەسی شار ڕەنگە گویان لە دەنگم بێ لەگەڵ مابوون مالیکی داوای لێکردم وتی چیت پێویستە لیوا فەوج نازانم هێزێکت بۆ دروست بکەین و ئەمانە وتم سپاس دەکەم نامەوێت وتی ئاخر بۆ فڵان و فڵان لیوام کردو و چیم کردو ئەمانە وتم نا من داوای ئەوەکەم لە جەنابێت سێ فیرقە دروستکەیت بۆ کوردستان فیرقەیە بۆ هەولێر یەکێ بۆ سلێمانی یەکێ بۆ دۆک واتە سێ فیرقە جەیش لە چوارچێوەی جەیشی عێراقیدا سێ فیرقە پێشمەرگە دروست بکرێت کە مافی هەلیکۆپتەر و مافی دەوابیان هەیە بیان درێتێت لە چوارچەوەی وەزارەتی دیفاع ئەوەم ئەوێت نەک ئەوە بێت بۆ من فەوجێک دروستکە یا لیوایە دروستکەی من خۆم لەبەرەوە قەت داوایشتم لە بەغدا نەکردووە و ناشیکەم وڵای باسی فەوجوینێ کە جاوتم بە دەرفەتێ زانم لەماوە دوێنێ لە یادی حیزبەکەتانە نمایشی سەربازیتان کرد پێرێ وتم بۆچی ئەم نمایشانە ئەگەی گاگە حەمەتۆ ئێمە ساڵی جارێک ساڵڕۆژی حیزبی سۆسیالیستە ساڵی جارێ یادی حیزب بکەینەوە ئەو ساڵ 49 ساڵی حیزبی سۆسیالیست بوو لەو یادا خۆ ئەبێت جوڵەیەکمان هەبێ شتێکمان هەبێت بیکەین و من ئێمە یەکێ لەوانە مەسەلەی ئەو نمایشێکی سەربازی بچووک بوو پێم وایە حدودی 1000 پێشمەرگەیەک بەشداری تێدا کردبوو نمایشێک بوو بۆ ئەوەی هەموو هێزەکەی جەنابەت نەبوو هەر کاتێکیش لە هەر جێگەیەکی کوردستان ناخۆ جاگەر هەموو هێزەکە بێ خۆی ئەوە هەموو ڕەبایە و شوێن و مەقەڕات و ئەوانە ئەی خۆی پێشمەرگەی لێە بەڵێ ئێمە و نمایشە تەنها جوڵەیەکی سەربازی بوو بۆ ئەوەی کە بە هەموو کەسێک بڵێین هەر کاتێک کورد پێویستی بە پێشمەرگەی سۆسیالیست و یا هێزی پێشمەرگەی کوردستان هەبوو لە هەر جێگەیەکی کوردستان ئێمە لەوێ ئەبین بەڵێ زۆر باشە ینی تۆ جەنابەت باسیەوەکەی کامە لە خزمەتی بۆ نمونە دۆخی هەرێمی کوردستان و هەر مەترسیەک کە بێتە هەرێمی کوردستانەوە ئامادەن باشە ئێوە ئۆتۆمبیلەکان ژمارەی وەزارەتی پێشمەرگیان پێوە بوو ئایامانە ینی پێشمەرگەن سەر بە وەزارەتی پێشمەرگە ئێمە سێ هێزی جیاوازمان چوار هێزمان هەیە ئێمە کاکسامان ئێمە چوار هێزمان هەیە هێزێکیان سەر بە وەزارەتی پێشمەرگەیە سەر بە وەزارەتی پێشمەرگەیە هێزێکمان سەر بە وەزارەتی ناوخۆیە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان واتە لە بەرگری فریاکەوتن و زێرەڤانیە هێزێکشمان سەر بە وەزارەتی پێشمەرگەیە هێزێکشمان لە هیچ لە هەمویانە بێبەریە چۆن یەکێتی و پارتی یەکەی هەفتاوەشتایان هەیە هینەکەی ئێمەش ئەوەیە بەڵام ئەوان ئیمکانەتی لە وەزارەتی پێشمەرگە بۆ وەرەگرن ئێمە نەوەڵایکیان نییە خۆمان شتێکیانە دەینێ واتە هێزەکانی ئێمە چوارنەوە زێرەڤانیە فریاکەوتنە وەزارەتی پێشمەرگەی وەزارەتی پێشمەرگەیە و هەروەها ئەو هێزەی خۆمان هێزی تایبەت کاکە حەمە ئەمە زەرەر لەو هاوکاری هاوپەیمانان نایە کە ئێستا بۆ لیوە هاوبەشەکان کە هەیەی چکە زۆر جار باس لەوە کرێ ئەوان دایانەوێ هێزێکی نیشتیمانی دروستکەن
بەڵام ئەم جۆرە بۆ نمونە نمایش هەر حیز بێگەڵ سێ نمایشی هێزەکەی خۆی کاریگەری نابێت لەسەر ئەو هاوکاری ئەوان کە خۆش ڕەنگە جەناب ئاگادار بیانی ئەوان هاوکارەکان گوتوانە تا ئەم سەری ساڵەیە هەموو ڕۆژێ حەسی شعبی لە بەغدا نمایشەکە پێرێ و چەند ڕۆژە پێشیستا هەسەدە لە سووریا نمایشی کرد لە فەڕەنسا لە ناو پاریسا حکوومەتی فەڕەنسا نمایشی کرد نمایش کارێکی ئاسایی هەموو ئەو هێزە سەربازیانەی یا ئەو دەوڵەتانەی لە ناوچەکە هەیە بۆ بوژاندنەوە و جوڵاندنی هێزەکانی خۆیانە ئەوە خۆ بۆ ئەوەی نییە شەڕی پێ بکەیت بۆ ئەوەیە کە شەڕی پێ نەفرۆشن ئەگەر هێزەکەیان بینی شەڕی پێ نافرۆشن مەبەستی کێ شەڕی پێ بفرۆشێ لە ناو خۆیان بۆ دەرۆیە دەرەوە عێراق ناوخۆ کوا ناوخۆ ئێمە هەموو یەکێکین و یەک هێزین و یەک هێزی پێشمەرگەی کوردستانە و بەس ئێستا خۆخۆشی ڕەنگە جەناب جارێکش هەر لە چاوپێکوتنیە گاڵەکە جەنابەت باسم کرد ئێستا دنیا بە جۆرێکی کە بەڕاستی گۆڕاوە ئێستا شەڕی درۆن و ساروخ خواوە دانیشتووە لەسەر کۆمپیوتەرێک یاعازێکا و هەڵیەیە ئێستا بەڕاستی ئیتر ئێمە ینی ڕوبەڕووی ئەم تەکنەلۆژیا بەهێزە بینەوە بەڵێ کاک سامان ئیرادە شەڕەکات ئیرادەی ئینسان شەڕەکە تالیبان بە ئابایەک و بە کۆمەڵی ڕیش و بە کلاشینکۆفێکەوە ناتۆیان دەرکرد لە ئەفغانستان ناتۆ ئەمریکایان هەموو دەرکرد لە ئەفغانستان ڕاویان نان لە ترسا چەکیشی بۆی بەجێهێشتن و لە یەمەن ئەوەی کە ناوی حوسیەکانن ئەمریکایان ڕاو نا ینی لەوێ دەریان کردن واتە لە هەر جێگەیەک لە دنیادا هێزت هەبێت ئەوە مامەڵی لەگەڵاکات خۆتە زانی لەو ماوەیە ترامپ کە ڕۆیش بۆ وڵاتانی عەرەبی لە پێش خۆیەوە دووسێ کەشتی شەڕکەری نارد کۆمەڵە تەیارەی شەڕکەری نارد هەمووی دانان لە چوادەوریانە پێیوتن هێنانێ سەر مێزی گفتوگۆ وتیان فەرمو قسە بکەن قسەی چی بکەن وتیاتم ملیارێ دۆلار مەوێت وتیان بەڵێ فەرمو دایانێ خۆگەر هێزەکەی لە پێشەوە نەناردایانیانەدایە واتە ئەگەر هێزت هەبوو ئەتوانی چارەسەری هەموو کێشەکان بکەیت لە هەموو دنیادا ڕەنگە ئەگەر جەنابەت حتممە خوێندوتەوە هەموو کەسایەتیە سەربازیە پارتیزانە کانی دنیا لە غاندیوە لە تیتۆوە لە ئۆشیمینەوە لە ماوسیتۆنەوە لە هەموو ئەوانە جەوای لا لە نارۆوە هەمویان ئەڵێن چەک سیاست ئاراستە ئەکات واتە ئەگەر چەک نەبێت سیاست هیچی پێ ناکرێ تۆ جەنابەت لە مەسا ئەبینی لە حاکمێک لە ناو دادگاکەی خۆیان حکمی کەسێکەدا بە گرتن بە عەدام ئەڵێ ئەوە عەدامە ئەگەر پۆلیسەکە نەبێ و کە لە بچەی نەکاو نەیبا حاکم چی پێکرێت ئەجوابیشی نادنەوە لەبەرەوە هەموو شتێک لە دنیادا ئەگەر چەکی نەبێت کەس جوابی ئەمریکان ناداتەوە ئێران ئەگەر جمهوری ئیسلامی چەکی نەبوایەت ئیسرائیل و ئەمریکای کۆڵ پێ نادا وازیان لێ نەهێنا لەبەرەوە چەک گرنگە ڕاستە بەڵام لەگەڵ ئەمەشتا جەنابەت ئاگادار بووی لە شەڕی نێوان ئێران و ئیسرائیل ینی بە هێرشە درۆنیەکان چەندین کەسی پلەدار لە ئێران کوژران من قسەکەم ینی ڕوونتر بۆ جەنابەتەوە بێ ئێمەش خۆت ئاگاداروی لە ماوەی ڕابردوو چەند هێریشی درۆنی کرایە سەر کێڵگە نەوتیەکانمان بۆ نمونە ئەگەر ئێمە هێزێکی نیشتیمانیمانە بێ هاوپەیمانان بۆ نمونە سیستەمی بەرگریمان بۆ دانێن ڕادارمان بۆ دانێن بۆ نمونە درۆنمان هەبێت ینی خۆ ئەتوانین ئەو کاتە بەرگری لە هەرێمی کوردستان کەین لە هەر هێرشێکە بکرێتە سەری کاکی سامان ڕەنگە من ڕێیم جیاواز بێ لەگەڵ زۆربەی خەڵکی کوردستاندا ڕێی من زۆر جیاوازە لێیان واتە من خراپترین حکوومەتی کوردستانم لە باشترین حکوومەتی دنیا پێ باشترە ئەمە ڕێی خۆمە
ینی خراپترین حکوومەت هێرەمی کوردستانم لە باشترین حکوومەتی دنیا پێ باشترە بەڵام خەڵکەیە ڕقی لە یەکێتی و پارتیە حەزەکە هەرێمی کوردستان نەمێنێت نەخێر من لەگەڵ ئەوە نیم هەرێمی کوردستان بە خوێن و فرمێسک بەدەساتووە لەبەرەوە بێ بیپارێزین من ڕێی من جیاوازە من کوردم لا گرنگترە لە هەموو کەس کورد لای من لە هەموو کەسێ مهمترە گرنگترە لە پێشترە گەورەترە سەربەرسرە لە هەموو نەتەوەکانی تر لە دنیادا ئەوە من ڕێی خۆمە جا چۆن مەسەلا تەعبیرەکرێ یا ناکرێت من کوردم لا گرنگە لە پێناوی کورد خەباتم کردووە بۆیە من ڕێیم جیاوازە لەگەڵ ئەوەی کە ڕقی لە پارتیوێکێتی حەزەکە حکوومەتەکە بڕوخێ نەخێر من حەز ناکەم ئەو حکوومەتە خراپترین حکوومەتی دنیاش بێت لە هەموو حکوومەتەکانی دنیا پێم باشترە خۆی بۆ چوونەکەی تۆ ڕێک وایە ئەلبەتە لە باگراوندی ئەو خەباتە دوور و درێژەی کە هەت بۆ لە شاک ئەمە بۆ چوونتە بەڵام چی ئەڵێ بە گەنجێک کە موالیدی لە 2000 لەدایک بووە 2002 لەدایک بووە ئێستا دوو طبقەی ئەبینێ لە هەرێمی کوردستان طبقەیەک کە تەواوی داهات و سەروەتی ئەم مناڵە ئەم وڵاتە بۆ خۆیانە بن ئەوی کەیشی نەهامەتی و برسێتی و دەبێت چاوەڕێی موچەیەک بکات بێت یان نا بۆیە ینی ئەگە تۆ لەم بپرسی ئەڵێ من ئامادەم حکوومەتی عێراق هەڵەبژێرم بەس لەبەرەوەی کە مانگانە موچەکەم باتێ ئێخۆ ئەبێ تۆ لەگەڵ ئەوای بەڕاستی ئەم هەموو داهاتی ناوخۆ و نەوتە بۆ دوو بنەماڵە لە ناو دوو حیزبدا بێت و خەڵکەکەشی برسی بێ من ئەڵێم حەڵکی خەڵکی کوردستان مافی خۆیەتی بوجە و موچەی خۆی پێ هەبێت مافی خۆیەتی ژیانێکی شایستەی هەبێت مافی خۆیەتی داهاتی کوردستان بزانێت چەندە چۆن دابەشەکرێ چۆنیان پێ ئەدرێ هەموو ئەمانە خەڵکی کوردستان مافی خۆیەتی ئەبێ بپرسێت بە دوایە بچێت و هەموو ئەو شتانەی کە لە کوردستان هەیە هی هەموو خەڵکی کوردستان هیچ کەسێک نییە هیچ کەسی خاوەنی نییە و نە حکوومەتیش هینی پارتی وێکێتیە و نە داهاتی کوردستانجی پارتی وێکێتیە ئێستا خۆی ئەوە بێ ئەمانە یەکلاپ بکرێنەوە بۆیە من پێم وایە خەڵکی کوردستان خەڵکی کوردستانە بێ داوای ئەوە بکات بێن ئەمانەی لەگەڵیانە بێن بزانین چەندێ داهاتی هەرێمی کوردستان هەیە بزانین چیمان هەیە لە وڵاتە ئەبێ ئەمانەیان بۆ شی بکەنەوە بۆیان باز بکەن بەڵێ ئەی بۆچی نایکەن بۆچی ینی ئەم ژمارانە بە خەڵک ناڵێن ڕوونی ناکەنەوە بڵێ کاکە ئێمە داهاتی نانەوتیمان ئەوەنەیە ناوخۆ داهاتی نەوتمان ئەمەندەیە یعنی تۆ تەسەورەکەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بۆ موچە زیاتر لە تریلیۆنێ دینارمانەوەی کە دابەشی بکەین ینی داهاتەکەمان ئەوەندە ببێ کە موچەی پێ بدەین و بەڵام خۆمان ئامادە نەبین دابەشی بکەین من پێم وایە کاک زامان پێم وایە ئەگەر ئەوەیان بکردایەت وەکو ئەمڕۆیان لێ ناهات لە دوای 35 ساڵ چاوەڕێەوە بن ژنێ لە بەغدا و پارەیان بۆ بنێرێت هەموو ڕۆژ یاری بە عەقڵیان بکات ئەگەر ئەوەیان بکردایە تووشی ئەوە نابوون خۆمە قورسە هەم بۆ خەڵکی کوردستانیش پێی ناخۆشە هەم بۆ ئێوەمانانیش ئایا پێتان خۆشە خەڵک لە بەغدا بپارێت وەکو جەناب تەڵێ لە ژنێک بپارێتەوە کە مانگانە موچەکەی بۆ بنێرێ ئێمە کێ وای کرد ئەم دۆخە بگا بم حاڵەی ئێستا کە خەڵکی تایە خۆی ئەوانەی کە بەرپرسن لە وڵاتە وایان کردووە بۆ وایان کردووە نەتیجەکەی بۆ گەیاندیانە ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو دەوڵەتی سربەخۆ ڕۆیشت بۆ گەیشتۆتە ئەو قۆناغی ئیستا هەڕەشەمان لێ بکرێەوە هەموو کەس خۆی وارسی ئێمە بزانێت وەف دەبێتە کوردستانەوە بڵێ نابێت ئێستاش سووری لەسەر ئەو قسەی جەنابەت کە دایم قسەیەک تەکرد دەتگوت ڕیفراندۆم کارتێکە لە گیرفان هەر کاتێ بمانەوە دەریەکەین بەرامبەر بە بەغدا بەڵام ئایا ئەو کارتیان بەڕاستی ئێستا نەسووتاندووە ئێمە چاوەڕێی موچێک لە بەغاکەین ئێتە چۆن نەتوانین سەربەخۆی ڕاگەێنین نەسووتاوە کاک زامان نەسووتاوە
ئەگەر یەک تۆز شەهامەت و غیرەت هەبێ خەڵکی کوردستان ریفراندۆم کاتی ریفراندۆم و کارتەکانی تریش هەمووی دێنێتە پێشەوە ئەو کاتە بزانە بەغدا چۆن زەلی لەبێ لە بەرزسیە. بەڕاستی من وەکو ڕۆژنامە نووسێک یا خەڵکێکێک گوێی لە جەنابەت بێ پێی سەیرە، یعنی بۆ ئەم سەرکردانە وەکو تۆ بیر ناکەنەوە، ئەم کارتانە بەکار نانن، یا بۆ نمونە جەنابەت یەکێک لە کارتەکان باسیەکەی کشانەوەی سیاسیە لە عێراق، یعنی بۆ ئەو عێراقا ئەوەندە شیرینە ناتوانن لێی بکشێنەوە کە بۆ نمونە بتوانین ئەو کاتە وەکو خۆتەڵێ ئەم داهاتی دانەوتی و نەوت بە باشی کۆ بکرێتەوە موچەی خەڵکی پێ بدێت و منەتت بە بەغدا نەبێ. کاک سامان ئێمە تا 2003 نەپارەی نەوتمان هەبوو، نەپارەی بەغدامان هەبوو، نەپارەی ئەمریکامان هەبوو، تەنها بە داهاتی هەرێمی کوردستان خزمەتگوزاری ژەکرا بوجە و موچەی ئەدرا هەموو شتێک جێبەجێ ئەکرا، کاری باشی ئەکرا لە هەرێمی کوردستان. ڕەنگە ئەو کاتەوە نەبوو بێ. بەڵێ فەرموو. ئەی بۆ وامان لێ هات، ینی قسەکە بەڕاستی کاک ئەحمەد لەسەرەوەیە، ینی تۆ میشە قسەیەکەکەی ئەڵێ باشە هەر بەجددی ئینسان حدێکی هەیە بۆ تێربوون، ینی بۆ ئەوەندە ئەم بەرپرسانە تێر نابن لە پارە ئاوڕێکیش لە میلەتەکەیان بنەوە، یعنی ئەوە تا کەس بیری لای قەزێ نەتەوەیەکە نەماوە، لای خزمەت گوزاری نەماوە کە کێشەی ئاو هەیە، بۆ نمونە کێشەی کارەبا بێ، ئیدی ئەو پرۆژە استراتیژیانەی کە بۆ وڵاتێک گرنگن هەموو ئەمانە وەلانراوە، هەمووی چاوی لەسەرەوە کەی موچە دێ کەی نایە. کاک سامان لە کوردستان تا ئێستا کورد ئیستراتیجێتی نییە چی ئەوێ، واتە ئیستراتیجێتی کورد نییە و هەروەها عینیشی نییە، هەدەفیشی نییە، بەڵێ شتێکی دیاریکراوی نییە کورد لە وڵاتە چی ئەوێت، لەم وڵاتە سربەخۆیی ئەوێ، فیدراالی ئەوێ، کۆن فیدراالی ئەوێ، لامەرکەزی ئەوێ، یاخود عێراقی ئەوێ، کەس نازانێت کورد تا ئێستا شتێکی دیاریکراوی نییە، ئیستراتیجی نییە و شتێکی دەستنیشان نەکردووە لەسەری ئەمانە کە تۆ ئەگەر ئیستراتیجێتی خۆت نەبێت لە ماوەی 5 ساڵ بۆ ماوەی 10 ساڵ و هەروەها تۆ ئەگەر لەو ماوەیەدا تۆ نەتوانی قۆناغ بە قۆناغ قەزیەکەی خۆت تەرع بکەیت، تەختیتت هەبێت لە وڵاتەکە، واتە هەموو ئەم شانە ڕێک بخەیت، ئامادەی بکەیت تۆ چیت ئەوێ لە نەتیجەدا لەگەڵ عێراقا تۆ چی دەوێت، ئەتەوێت لەگەڵ عێراقدا بە چۆن ڕێکەوی لەگەڵیا. من پێم وایە ئێستاش ئەبێ کورد بیت لەوە بکاتەوە و عێراقیش ئەبێ بیت لەوە بکاتەوە، هەم بە عێراقیەکانیش من ئەڵێم ئەگە تا عێراق نەبێتە سێ بەشەوە، تا عێراق نەبێتە کۆن فیدراالی، نە شیعە، نە سونە، نە کورد، نە تورکمان، نە هیچ کەسێک ئیشراعەت ناکە لە عێراقدا. پێم وایە تۆ لەگەڵەوە نەبووی کە کورد ینی نەوتی خۆی ڕادستکە، ئێستا شوا دەرەکەوێت کە مەیلێک نییە بۆ ڕادستکردنی نەوتی هەرێمی کوردستانە، نام کێشە قەرارە چارەسەر بێیان ئەگەر نەوت ڕادستکرێ. ئێستا بۆچی ینی هەست بۆچی کورد نەوت ڕادست ناکە؟ من پێم وایە کاک سامان ڕادستکردنی نەوت بە عێراق ڕادستکردنی کەراماتی کووردە، لێدانی بزمارە لە تابوتی کورد، واتە نەوت تەسلیمکەی ینی کورد کۆتایی هاتووە. بۆچی خۆی ناتوانێت نەوت بفرۆشێت جگەر لە بیشی کا خیانەتە لە کورد و لە مێژوی میلەتەکەمان. فرۆشرێت نەوت هەرە فرۆشێت، نەوت ناوەستێت، نەوت ڕۆژانە هەزاران تەنکەر لە حدودەکانی ئێران و تورکیا و بڕۆ ئیستا بڕۆ پەروێزخان، بڕۆ باشماق، لە باشماق لە پێنجۆنەوە تا ناو باشماق ڕێگەت نییە لەبە تەنکەر و لەو دیشەوە تا زرێوار. ئەی داهاتەکەی
خۆ داهاتەکەی بۆ میلێت نییە. ئیتر ئەویان ئەبێت بە دوایە خەون ئێمە ناڵێن منەڵێم نابێ ئێمە ئەبێەوە دوایە بڕۆین ئەبێ بزانی لەگەڵیان ناخسە بکەین بۆ ئەبێ وایان بێت بۆ ئەبێ وا بێت. زۆر باشە من یەک پرسیاریکە کەم ینی هەوڵشیان بیکەم بە دوامین پرسیار بۆ جەنابەت. هەموو سەرکردەکان ینی دەنگۆیەکەیە ئێستا چاوەڕێی ئەوەن دوای ئەم یادی حوسێنیە ینی خۆپشاندان لە بەغدا دروست ببێت دۆخی عێراق تقریبەنەوەی کە باسەک لە خوێنەوەی شێوی تێ بکەوێ بەهۆی ئەو یاسای حەشدی شعبی کە ئەمریکا ناوێت دەرچێ شیعەکانی شایانەوێ بەڕاستی پەسەند بکرێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە. تەسەورەکەی دۆخەکە ئاڵۆز ببێت کاک سامان تێم ناگەێنی ئەم یاسایە چییە؟ ئەڵێن ئەم یاسا چییە؟ گوایەکە لە بەرگی یاسای پاسدارانی ئێرانە ینی شتێکی ئاوا باسەکەن. ئەخر یاساکە ناوی چییە و چی بکە بۆ حەشی شاوی؟ سێریکە ئیمتیازاتی سێریکە بەدامەزاویکردنی حەشدی شعبیە لە عێراق وەکو هێزێکی نیشتیمانی ئەمجا موچە زیادکردن ئەمجا مەوزوعی خانە نشینیکردن ینی درێژکردنەوە کە ئێستا هەندێک سەرکردەیە دەبێت خانشینکە خانشین ناکرێت ئەمجا وەکو هێزێکی دیاری عێراق دەیانەوەی ئیمتیازاتی دیارتری هەبێت لەوەی کە ئێستا بە شاراوەیی کە پێیان دەدرێت. کاک سامان حەشی شعبی لە عێراقدا پەرلەمانی عێراق دەنگی بۆ داوە وەک هێزێکی نیشتمانی لە چوارچێوەی وەزارەتی دیفاعی عێراقدا. کوردیش دەنگی بۆ دا، کورد دەنگی بۆ پێشمەرگە نەدا، دەنگی بۆ حەشی شعبی دا. حەشی شعبی هێزێکی ڕسمیە، هێزێکە ئێستا لە چوارچێوەی وەزارەتی دیفاعی عێراقیدایە. ئەو ئیمکانەتەی بە وەزارەتی دیفاعی عێراقی ئەدرێ بۆوانی ئەدرێ، چەندێک پارە بۆوان ئەدرێت بۆوان زیاتر ئەدرێ، دەبابە بۆوان ئەدرێت، هەلیکۆپتەر بۆوان ئەدرێت، هەموو شتەکانیان پێ ئەدرێت. بەڵام ئەمریکا ڕازی نییە شعبی نازانم کەسی تر لەم لاولا دروست بوو بێتاتە نازانم، بەڵام وەکو حەشی شعبی ئێستا لە پەرلەمانی عێراق دەنگی پێدراوە، قانونیە، یاساییە، دەستوریە لەو عێراقەدا ئەوەی کە کورد دەنگی بۆ دا دەنگی بۆ پێشمەرگە نەدا دەنگی بۆ حەسی شعبیدا. حەسی شعبی ئێستا هێزێکە لە چوارچێوەی وەزارەتی دیفاعی عێراقیدا. ئەخۆی قسەکردن ینی لەسەرم یاسایە ڕۆڵەکەیان زیاترەکە دەستیان کراوەترەکە لە عێراقا ینی لە ڕووی یاسایی و ئەتوانن دەسوەردانی زیاتر بکەن کە ئەمە ینی پێیان وایە مە مەترسیە بۆ عێراق و جاروایە بۆ کوردیش خۆ کوردیش ینی کێشەی هەیە بە بەردەوامی لەگەڵ ئەو دۆخەی کە دەگوترێ میلیشیاکانی عێراق. ئاخر ئەکتۆ هێزێک کاک سامان کە لە چوارچێوەی وەزارەتی دیفاعی عێراقیا بێ میلیشیا نییە، کە لە چوارچێوەی وەزارەتی دیفاع بێت بۆ میلیشیا بێت. ئەجا ئەمریکا چی پێکرێ؟ ئەمریکا توانێت چی بکات؟ ئەمریکا مەسەلا هەر عیبیشە بۆ عێراقیەکان، عێراقێکی زەبەلەح نە ئاسمان لە دەستی خۆیەتی، نە پارە لە دەستی خۆیەتی، مۆزەفێکی وەزارەتی قونسولگەری بەغدا هاتووە تەبلیغیان لەکاڵێ نابێ فڵان بکەن و فڵان بکەن. ئەوان زەخۆوان زەلیلن، بەس ئێمە زەلیلترین کە محتاجی ئەوانی. بامە دوایین پرسیارم بێت لە جەنابتە پرسم تۆ جەنابەت پێت باشە هاوشێوەی سوپای وەکو سوپای پاسدارانی ئێران لە عێراقا دروست بێ؟ من پێم وانییە وەکو سوپای پاسداران دروست بێت لە عێراقدا، باوەڕ ناکەم وەکو سوپای پاسداران، بەڵام ئەوە ئێرانە و وڵاتێکی ترە، بەڵام ئەمان لێرە بۆ خۆیان مەرجەعیت قەراری داوە، مەرجەعیت قەراری داوە ئەو هێزە دروست بێت، ئەو هێزە هەڵنەبژێراوە،
ئەو هێزە بە قەرار دروست نەکراوە حکوومەت دروستی نەکردووە مەرجەعیت قەراری داوە کەس ناتوانێت هەڵی وەشێنێتەوە بەڵێ تۆ پێت باش یا پێت خراپە بێ خۆکارساوە بەدەستی من نییە بڵێم باشە باواوی و خراپە باوانە بێت ئەوە خۆیان عێراق ئەوە عێراق خۆیان دەزانن ئەوە خۆیان قەراری لێهێدان ئەوە خۆیان دەتوانێت چارەسەری کێشەی خۆیان بکەن بەڵام من ئەڵێم نە ئەمریکا بۆی هەیە نە ئەمریکا بۆی هەیە تەداخل بکات لە کاروباری ناو خۆی وڵاتێکدا بەو شێوەیە خۆتان نەزانن خۆ ئیسرائیل ڕۆژی 200 تیارەی بە ناو عێراق هەنار بۆ ئێران عێراق غیرەتی نەبوو یەک ساروخیان لێ بدات زۆر سپاس کاگە حەمە عەزیێتمانای سپاس بۆ ئامادەبوونت سپاس دەکەم کاک سامان وەڵام هەندێک ناساقیش بووم بەڵامی تر تەندروست باشە ئینشاڵا تەندروستیت باشە بێت زۆر سپاس بۆ محەممەد حاجی مەحموود کتێری پارتی سۆسیالیست دیموکراتی کوردستان کە میوانی حەوت سپاس بۆ ئەوش کە تا و کسە بینێری بەناوە بەخواتان ئەسپێرم خواتان دەکەم